من بۆ خۆم پێم وایە ئەو شەڕە جێبەجێکردنی ئەجەندای هێزەکانی داگیرکەرانی وڵاتی کوردستانن لە ڕاستیە و ئەجەندای جێبەجێکردنی ئەجەندای ئەو هێزە ئەو دەوڵەتانە کە دوژمنی کوردن لەلایەن پارتێکی سیاسی کوردیەوە کە جێبەجێکرێت و هەڵگیرسەنەری ئەو جۆرەیە لە شەڕی براکوژی ئەکرێوای ناو بنین و ئەمە جگە لە ماڵوێرانی و جگە لە بەدبەختی بۆ خەڵکی تر هیچ بەرهەمێکی تری نابێت لە هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان هاوڵاتەکانی تاوانی گەرانن لەو جەنگی کە دەستی پێ کردووە کە جەنگی براکوژیە چکۆمە لە ئەزمموی ڕابردوشمانەیە کە جەنگ دەستی پێ کردووە لە نێوان هێزە ناوخۆیەکانە و شەڕی براکوژی دەستی پێکرۆ جگە لە ماڵوێرانی شتێکی تری بەرهەم نێناوە بۆ خەڵکی هێژار و فەقیر و خەڵکی هێژار و فەقیر بوون بە قوربان و بوون بە خۆراکی ئەو شۆڕ ئەو شەڕی ناوخۆیە ئەو هێزە سیاسی کە ئێستاکە شەڕی کورد بە کوردی هەڵگیرسانەوە یاخود جێبەجێیەکە لە ڕاستیە خۆی بە هەڵگیری گوتاری ناسیۆنالیستی کوردی ئەزانێت بەڵام کاتێککە داخلی شەڕی کورد بە کوور دەبێت و تووشی کۆلاجی فکری دێت لێرانە یاخود پرسیاریەوە دروستە بێت کە بەڕاستی ئەوەی کە گوتاری ناسیۆنالیستی کوردی هەڵگرتووە دیارە هەر گوتارێکی ناسیۆنالیستی ساختەی هەڵگرتووە دیارە هیچ بەهایەکی بۆ هەڵگری گوتارەکەی خۆی نییە و ئەمە پێمانەڵێ کە بەڕاستی ئەو هێزە سیاسیانەی کە بەردەوامن لە فۆرمی شەڕکردن و فۆرمێک لە جەنگی ناوخۆیی بەردەوامە پێدەن جگە لە جێبەجێکردنی ئەجەندای دەرەکی شتێکی تریان نەکردووە بۆیە ئەرکی هەموو هاونیشتمانانە لێرە هەڵوێست وەربگن لە هەرێمی کوردستان بۆەوەی فشار لەسەر ئەو هێزە سیاسی دروستکەین بۆی جەنگی کورد بە کورد ڕابگرێت چونکم لە نەتیجە کورد وەکو میلەت زەرەرەکات کە تورکیا لە هەوڵی داگیرکردنی ناوچەکانی هەرێمی کوردستاندا شکستیە ناو لە مەرحەلەیەکەما لە مەرحەلەی دووەمە ئەوێ ئەجەندای براکوژی لە ڕێگەی حیزبە سیاسە کوردیەکانەوە جێبەجێ بکات کەمە جێگەی نیگەرانی قوڵە نابێ بۆی بچێتە سەر بۆ پێویستە هاوڵاتیان هەڵوێست وەربگرن بۆەوەی ئەجەندای وڵاتە داگیرکەرەکان نەچێتە سەر من وەکو ڕۆژنامەنووسێک ئیدانەی شەڕی براکوژیەکەم بە تایبەتی ئەو شەڕی کە ئێستا باس لەوە کرێکە لە نێوان پارتی دموکراتی کوردستان و پەکەکە لە هەرێمی کوردستانە ڕووبدا ئەمە جێگەی نیگەرانی تەواوی خەڵکی کوردستانە ئەمەکو ڕۆژنامەنووسێک لە گەرمیانەوە زۆر نیگەرانی کە شەڕی براکوژی لە هەرێمی کوردستان ڕوودا چکەم ئەزمونێکی تاڵمان لەگەڵ شەڕی براکوژی هەیە لە ماوەی ڕابردوودا شەڕی براکوژی لە هەرێمی کوردستان کرا هیچ خزمەتێکی بە خەڵکی کوردستان نەکرد جگە لە ماڵوێرانی و نەهامەتی بۆ گەلەکەمان نەبێت دوای ئەوە کۆمەڵی خەڵک بەهۆی شەڕی براکوژیەوە زەرمەند بن دواتر سیاسەکان لەسەر مێزی گفتوگۆ دانیشتن و بۆ بەرژەوەندی حزبی خۆیان بۆ داهات و بۆ مەسلاحەتی حزبی خۆیان ڕێککەوتن بەڵام کوردی مناڵی خەڵکیان بەکوشدا هەزاران مناڵە لە وڵاتە بێباو کرد لە هەرێمی کوردستان هێزی نیشتیمانیمان نییە هێزی پێشمەرگە تاوەکو ئێستا لە ژێردەست وەزارەتی پێشمەرگەشتان نییە هێزی پێشمەرگە تاوەکو ئێستا ئەم ساتەی من لەگەڵ تۆ قساکەم هێزی پێشمەرگە هێزێکی حزبیە لە ژێر دەسەڵاتی حزبایە هەر کاتێ حزب هەوەسی بێ بە ئارەزووی خۆی ئەیجوڵێنە مادام هێزی پێشمەرگە لە ژێردەستی حزبایە ئەتاوەکو هێزی پێشمەرگە لە ژێردەستی حزبا بێ شەڕی براکوژی ڕۆدا وەکو بینیمان لە ساڵانی ڕابردوو پەرلەمان داخریا حساب بۆی ئاسان ناکرێت حساب بۆ ڕای خەڵک ناکرێت حساب بۆ شەقام ناکرێت هەر کاتێک لە کوردستانە هێزێکی نیشتیمانیمان بوو ئەو کاتە ئێمە ئەتوانین بڵێن وەزارەتی پێشمەرگەمانەیە هێزی نیشتیمانیمانەیە نمونەمان زۆرە لە سەروانەی کەرکووک دووس خورمات و ناوچەدا بڕاوەکان لەبەر چی چۆڵکران لەبەر چی لە 152 خای کوردستانە دەزران لەبەر ئەوەی تاوەگەستە هێزێکی نیشتیمانیمان لە کوردستاندا نییە من وەکو چالاکوانێکی ناوچەی گەرمیان دژی ئەم شەڕی براکوژیەوە چونکە ئێمە مێژوویەکی باشمان لەگەڵ شەڕی براکوژی و شەڕی ناوخۆیان نیە و لە هەر حاڵەتێکە مناڵ و ژن قوربانی یەکە من و هەروەها ئەبێتە هۆی کێشەیەکی وەکو پێشترش ئەو کێشانەمان هەبوو کێشەکە زیادەکات کێشەی ئابووری و کێشەی کۆمەڵایەتەکان زیاتر ئەبن بەمە بۆ ئێمە بە هەموو شێوەیەک دژی ئەم شەڕی